فیسبوک سەواسەکەم لەسەر نوێترین بەرهەمیەکێک لە خانمە گۆرانیبێژ و دەنگخۆشەکانی ڕۆژهەڵات، ئەویش هونەرمەند ئازیتا ئیبراهیمیە کە بگومان خاوەنی چەندین بەرهەمی زۆر ناوازە و تایبەتە. دیارە لە ئێستاە سەرقاڵی ئامادەکاریە بۆ نوێترین کاری خۆی کەویش ڤیدیۆکلیپی کرماشانە. دیارە بەشێک لە هونەرمەندان هەمیشە هەڵەیەن کە بە ناوی شارەکان و خۆت بە ناوی یەکێک لە ناوچەکانی کوردستانەوە بەرهەمەکانیان بگومان بخەنە بەرچاو و پێشکەش بە هەوادارانی خۆیانی بکەن. لە ئێستا هونەرمەند ئازیتا ئیبراهیمی نوێترین بەرهەمی خۆی پێشکەش بە هەوادارانی کات و لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزینەوە بەشێک لە ڤیدیۆکلیپەکەتان بۆ نمایشەکەین فەرموو. اسیلی پرچمت ها و کلکی شایخم دارای نگین سوز تاریخی ستون تاغ تاغ کرماشان ناوی نوێترین بەرهەمی خانمە هونەرمەند ئازیتا ئیبراهیمیە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بۆ یەکەم جار لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزینەوە بڵاویەکاتەوە و بڕیارە 25 مانگە لە ڕێگەی چەناڵی تایبەتی خۆی لە یوتیوب و پێگەی ئینستاگرام پێشکەشی گوێگرانی بکات. کرماشان تێکستی ستار فەیزوڵڵا زادێ و میلۆدی میلاد شیرازیە و کاری میوزیک و دابشکردنی لەلایەن محەممەد جەواد نیکۆیی و میکس و ماسترینگی لەلایەن حسێن نیکۆیەوە بۆ کراوە. هزار دولت مسو ایران برای لهجه